لە ئاهەنگێکی گەورەدا بینای نوێی بازنەی خورماڵی دەستگای نووری حکمە بۆ ڕۆشنبیری و پەروەردە کرایەوە. بەرپرسی بازنەکەش دەڵێت قۆناغێکی گرنگە بۆ ناوچەکە و نووری حکمە خزمەتەکانی لە بواری پەروەردە و ڕۆشنبیری و زانستە شەرعیەکاندا پەرە پێدەدات. گرنگی ضرورەتی کردنەوەی نووری حکمە لێرە شتێکی زۆر پێویستە، چونکە خۆی دەستگای نووری حکمە گرنگێک و مندێکی تایبەتی هەیە بۆ ئەوەی کە ئەمانەوێ جیلێکی ڕۆشنبیر و لەسەر ئەساسێکی پەروەردەیەکی جوان پێبگەێنین بۆ ئەم میلەتەمان. بازنەی نووری حکمەش لەسەر ئەساسی ئەوە دامەرزاوە لە ساڵی 2018ەوە بەردەوامین. سوپاس بۆ خوای گەورە. قوتابیانی نووری حکمە دەڵێن لە بوارەکانی زانستی شەرعی و پەروەردە سوودی زۆریان بینیوە. ئەو مامۆستانەی وانە دەڵێنەوە لە دەستگاکە جەخت دەکەنەوە دڵسۆزانە قوتابیەکانیان پێدەگەێن و لە ڕێگەی پەروەردە و ڕۆشنبیری و وانە شەرعیەکانەوە کەسایەتی لێهاتوو کاریگەر دروست دەکەن. دەستگای نووری حکمە بە تایبەتی لە خورماڵ گرنگێکی تایبەتی خۆی هەیە کە ئەمەش سەرچاوەکەی کە ئیشی کاری تیاکەین سەرچاوەکەی لەسەر فەرموودە و قورئانی پیرۆزە. بۆیە ئێمە لێرە وەک مامۆستا و ستافی نووری حکمە بازنەی خورماڵ بە گرنگی ئەزانین ئەو قوتابیانەی کە لە شوێنە جیاوازەکانی دەرەوەی سونەت و فەرموودەی خوای گەورەن لە قورئانی خوای گەورەن بێن ئەم سنتەرەوە بەڕاستی سوودێکی گرنگ بە خۆیان و بە دایک و باوک و کۆمەڵایەتی و ناوچەکەشەگەێنن. قۆناغێکی زۆر گرنگە بەڕاستی خورماڵیش لادێ زۆری لەسرە فەوزایەکی زۆر دروست بووە ئێستا بە بۆنەی ئەم ئامێرە ئەلکترۆنی و ئایپاد و مۆبایل و هەنێک کەناڵ کراونەتەوە. بەڵێ بەڕاستی زۆر گرنگە داوا لە دایکان و باوکان دەکەین کە مناڵەکانیان بنێرن. شوێنێکی زۆر ئەمینە، کەسێکی زۆر دەستپاک و ڕازگۆی تێدایە. سوپاس بۆ خوا مامۆستای زۆر باشی تێدایە، هەمووی ئیجازێکی ڕاعەتیان هەیە. وەڵا وەک ئەوەی کە خۆم 4 ساڵە لێرە سوودێکی زۆرم بینی و داواکارم لە قوتابیانەوەی کە لە ئاستی منان لە ئاستێکی بچووکتران داواکارم کە بێن لێرە بەشداری بن، بەشداری دەرزە پەروەردەیەکان بن، قورئان چونکە لێرە سوودێکی زۆر ئەبینین لە وانە پەروەردەیەکان لە زانستە شەرعیەکان. بازنەی خورماڵی دەستگای نووری حکمە 400 قوتابی لە ئاستە جیاوازەکانی کچان و کوڕان هەیە. جگەلەوەش دەیانوانەی پەروەردەی و زانستی شەرعی لەلایەن مامۆستانی شارەزا دەوترێنەوە و قوتابیان شارەزای تەجوید و خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکرێن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، خورماڵ.